جرجو آوا دهم نیشتمانه آوا دهم ئایزانم سڵاوتان لێبێ ئێمە لە ناحیەی سیروانین. ناوی سیروان ناوێکی درەوشاوەیە لە ناو مێژوو ئەدەبیاتی کوردستانیشدا. دەبینین بەشێک لە شاعیرەکانمان ناوی سیروان بەکاردێنن. سیروان زیاتر لە ناو مێژوو ئەدەبی کوردی وەکو ڕووبارێک وەکو زەیەک دەناسێنرێ کەوا سەرچاوەکەی لە ڕۆژهەڵاتەوە بۆ باشووری کوردستان دێت. زێ سیروان یاخود ناوی سیروان ڕووباری سیروان لە کۆندا بۆ ڕووبارێک بەکارهاتووە و دواتریش یەکێک لەو ئاوەدانی و نشینگانەی کە لە نزیک ئەم ڕووبارەیە لە نزیک ئەم دەریاچەیە ئەویش ئەم شوێنە ئاوەدانی ئێستایەکەوە دواتر بە ناوی سیروان بە ناحیەی سیروان ناو دەبرێت. ڕەنگە لە خۆمان بپرسین ئەرێ بەڕاستی بۆچی بێرە دەوترێت سیروان یاخود سیروان ینی چی؟ بێگومان وەک باسمان کرد ڕووباری سیروان مێژووەکەی ناوەکەی کۆنتر بۆ سیروان بەکار هاتووە. دواتر ئەم ئاوەدانیە لەبەر ڕووباری سیروانەکە ناوی سیروانی وەرگرتووە و ڕووباری سیروانیش بۆچی پێدەوترێت سیروان یاخود بۆچی ئەم ناوە لەو ڕووبارە نراوە. دەگەڕنەوە لە سەردەمی 22هەمین پادشای ساسانیەکان خوسرەوی یەکەم ناسراو بە خوسرە و ئەنەوشیروان کە یەکێکە لە پادشا بەهێزەکانی سلسلەی دەسەڵاتدارێتی ساسانی کە بەشێکی زۆری شوێنی جوگرافیایی ئێستەی باشووری کوردستانیش لە زێر دەسەڵات و سەڵتەیدا بووە. ڕۆژگارێکەوە لەو ڕووبارە پەڕیوەتەوە لە کەنار ڕووبارەکە ماوەتەوە کۆمەڵێک داستان و چیرۆک و هەتا بینای پەرستنی خوداوەند و کۆمەڵێک کاری کردووە لەسەر قەراغ ڕووبار. بۆیە ناویان ناوە ڕووباری شیروان یاخود ڕووباری ئەنوشیروان. ئەم ناوە گومانێک هەیە بۆچوونێکی زانستی هەیە کەوا بە ناوی خوسرەوی یەکەم یاخود 22هەمین پادشای ساسانیەکان ناونرابێ ڕووباری شیروان. دواتر نەوەکە گۆڕانکاری بەسەر هاتووە تەنها پیتی شین گۆڕاوە بە سین بۆی لە زمانی کوردی ئاسانتر دەوترێ بۆیە بۆ بە سیروان و ئەو سیروانەش براوە باڵای شاری سیروانە. هەنێکیش دەڵێن نەخێر ڕووباری سیروان ڕووباری کێک بۆ وەکو چۆڵی ڕووبارێکی دڵفێن و جوان بووە لە قەناغ ڕووبانەکە جەنگەڵێک هەبووە وەکوی ڕووباری شێران بوو بێ پڕی بوو بێت لە ئەوانەی کەوا لەو قەراخە ئیشیان کردووە چڕاوی ماسییان کردووە یاخود ئاژەڵێک شێر لەو ناوەیە هەبوو بێ و تێدانە ئەمانە ڕووباری شێرەکانە. شێریش دواتر گۆڕانکاری بەسەردا هاتووە گۆڕدراوە بە شێرانەکە ڕەنگە بۆ بە سیروانەکە بەو شێوەیە ناوی سیروان بۆتە ناو هاتوۆتە ناو فەرهەنگی زمانی کوردی و وەروا بووە بە ناوێک یەکەم بۆ ڕووبار دواتریش بۆ دەریاچەیەک و ئێستاکەش بۆ ناحیەیەکی گەورە کەوا ئەکرێ لە خوسرە و ئەنوشیروانەوە هاتبێ یاخود لە ناوی شێر و شێرانەوە گۆڕابێ بە سیروان.